کۆبەندی ژنان دەتوانن ئێمە وەکو کۆبەندی ژنان دەتوانین لە کوردستان وەکو گروپێکی سربەخۆی خۆبەخش ماوەی 4 ساڵە لە بواری گەشەپێدانی ژنان و بەرەو پێشبردنی دۆزی ژنان لە هەرێمی کوردستان کار دەکەین. بەشداری ژنان لە هەموو کایەکاندا و بەتابەتی لە پرۆسی سیاسی و کە کێبڕکەی هەڵبژاردنەکان یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانمان هێمایەکی گرنگی بەشداری ژنە لە ڕێخستنی ژیانی گشتیدا. پێویستە ئەم بەرپرسیارەتە بە شێوەیەکی جدیتر سوودی لێ وەربگرێت و بە تایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی پرسە جەندەریەکان و بەدیهێنانی ژیانێکی دادپەروەران لە هەموو ڕوویەکەوە. کار دەکەین و پلانی استراتیژیمان هەیە بۆ ئەوەی ژنان بەدەنگ و بەشداری ڕاستەقینەی خۆیانەوە نوێنێرایەتی تەواوی کۆمەلگای کوردستان بکەن سەنگەرێک بن بۆ بەرەنگاربوونەوەی جیاکاری جەندەری. پرۆسەی هەڵبژاردننی ئەم جارەش مەبەستمانە کە بربژێرانی ژن بە دنیابینین و معریفەیەکی قوڵەوە بچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و جیا لە جێبەجێکردنی ئەجێندای کار و کارنامەی حزبەکانیان بە دیدێکی یەکسانی و یەکسانی خوازە و هەوڵ بن بۆ خزمەت و پێشخستنی دۆخی ژنان بدەن لە ڕووی گۆڕانکاریە یاسایی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانەوە. هەروەها خاوەن پەیامێکی لۆجیکی و ئەکادیمی بن تا ئەو وێنایە کاڵبێتەوە کە دەوترێ ژنان لە سیاسەتە تەواو پیاوسارانە ڕەفتار دەکەن و گزارش لە پێویستی داخوازیەکانی ژنان ناکەن. کۆدەنگی و ویستە هاوبەشەکانتان دوور لە ئینتیما و ئایدیای حیزبی و خزمەتێکی گرنگە بۆ مێژووی خۆتان و پاڵپشتی لە بزوتنەوەی ژنان. داواکاری لەم سەکۆیەوە بەڵێننامەیەک ئیمزا بکەن وەکو سەنگەرێکی بەرگری بەهێز و کاریگەر بن لە بەدەستهێنانی مافەکانی ژنان و دژایەتیکردنی هەر فۆرمێکی جیاکاری ڕەگەزی لە پێناو بەدیهێنانی کۆمەلگەیەکی تەندروستە. هیوا دەخوازیین بەدەنگ پەیامەکەمانەوە بێن و پێکەوە هاوکار و هەماهەنگ بین بۆ هەر هەنگاوێک کە خزمەت بە دۆزی ژن و یەکسانی جەندەری بکات.